سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما ڕوو لە هەرکوێک بکات قەڵەباڵغەیەکی زۆری لێکۆ دەبێتەوە لە مەیانەی سەردانەکەیدا بۆ ئەوروپا لە سەرەتای ئەم ساڵدا وەک ئەسێرەیەکی ناودەر مامەڵەی لەگەڵدا کرا بۆ زۆربەی خەڵکی سمبوڵی ئومێدە و بۆ خوێندکارانی بەریتانی ناو سایمن لە کۆلیژی کینگ لە لەندەنەوە بە هەمان شێوەیە. من پێم وایە ئەو شتەی خستە ڕوو کە خەڵک لە هەر شوێنێک بنە ئەتوانن خەونی خۆیان بێنەدی. لە ڕاستیدا سەرجەم ڕەفتارەکانی ئەو زۆر سەرنجڕاکێشن. بەڵێنی بەڕێز ئۆباما بۆ گۆڕانکاری و دەسڕاگەیشتن بە جیهان جەماوەرێکی زۆری هەیە و بۆ مای بردنەوەی بۆ خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی ماوەی ساڵێک کەمتر لە قۆناغی یەکەمینیدا. ئەوروپیەکانیش خوازیاری گوێبیستی گۆڕانکارین هەرچنێک کە داوای وردەکاریەکانی دەکەن. تۆمەش فەلاشک بەڕێوەبەری ڕێبازی بیانی و دەرەوە لە سنتەری ڕیفۆرمسازی ئەوروپی لە لەندەن. ئێمە بەرژەوەندی ڕاستەقینەمان لەو کەسەدا هەیە ئەوەی ئەمریکا بەڕێوە دەبات و سەرۆک ئۆباما لەسەر ئەستی جیهانی زۆر ناودارە لەبەر ئەوە گەرەیەکی هۆڵ دەدات بەشداری بەلایەنانی دیکەی وەک چین و رووسیا بکات لە بەڕێوەبردننی سیستمی جیهانیدا. دوا بە دوای ساڵێک لە دەسەڵاتدا شەڕی عێراق خەریکە کۆتایی دێت هەرچەند یەکە توندوتیژی هێشتا بەربڵاوە و وڵاتەکە لە سەقامگیریەوە دوورە. وڵاتی گرتوەکانی ئەمریکا هێزی زیاتر بۆ ئەفغانستان ڕەوانە دەکات و داوای لە هاوکارەکانی ناتۆ کردووە هەمان هەڵوێست وەربگرن. ئێران و کوریای باکوور هیچ ئاماژەیەکیان بۆ دەست هەڵگرتن لە خواستە ناوچیەکانیان نیشان نەداوە. هەروەها لە کۆبوونەوەی لوتکەی گۆڕانکاری کەش و هەوا لە کۆبنهاگن هەوڵەکان بۆ پێکێنانی هاوبەندێکی نێودەوڵەتی دژ بە گەرمبوونی جیهانی شکستیێنا. سەرۆک ئۆباما ژمارەیەکی ئەجگار زۆر لە مەسەلە و هەروەها کێشەکان و ئاستەنگەکانی خستە ڕوو کە پێ ناچێت بتوانێت کۆتاییان پێ بهێنێت. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا هەمان هەست دەکرێت ڕاگەیاندنەکەی سەرۆک ئۆباما لە مانگی 6 لە زانکۆی قاهێرە بۆ دەست ڕاگەیشتن بە جیهانی ئیسلامی پێشوازی لێکرا و ئومێدی بۆ سەردەمی کینوی ئاشتی هێنانەکایەوە. پرۆفیسۆر حەسەن نافایە لە زانکۆی قاهێرەوە دەڵێت خەڵکی ئومێد بۆ گۆڕانکاری لە سیاسەتی ئەمریکا دەخوازن. من یەکێک بووم لەوانەی ئامادەی وتارە مەزنەکەی بووم بەڵام حەز ناکەم بڵێم ئێستا خەڵکان کەمێک هیوایان کەم بۆتەوە لەوەی ئۆباما بتوانێت شتەکان بگۆڕێت بە تایبەت لەمەڕ شەڕی نێوان عەرەب و ئیسرائیل. ناوەڕۆکی کێشەکەش هەمیشە قەیرانی نێوان ئیسرائیلی و فەڵەستینیەکان بووە. بەڕێز ئۆباما پێشتر داوای لە ئیسرائیل کردبوو تێکڕای نیشتەجیەکانی لێت کەناری خۆر ئاوا بگرێت لە پێناوی گێڕانەوەی ئیسرائیل و فەڵەستینیەکان بەرەوە توێژ. بەڵام سەرۆک وەزیرانی ئیسرائیلی بنیامین ناتانیاهو قایڵ نەبوو. سەرۆک پاشگەز بوو لە داواکاریەکەی بەکەمتر لە تەواوی ڕاگرتنەکە قایڵ بوو. سەبارەت بە ڕازی و جومانە جارایی لە شاری ڕامەڵا لە کەناری خۆرئاوادا داگیرکردنی ئیسرائیل ڕۆژانەکە لەسەر ژیانیان دەکات. ڕازی پرۆفیسۆری زانستی سیاسی لە زانکۆی ئەڵقودس و جومانە پزیشکی ددانە. ساڵێک لەمەوبەر لە سەرەتادا و ئێمە هیوامان هەبوو. هەنووکە ئێمە سەرزەنشتی ئەمریکا دەکەین بەهۆی یارمەتیدانی بێسنووری و هەروەها بە بێمەرجی بۆ ئیسرائیل. ئێمە دەخوازین هەڵوێستێکی عادیلانە لە ئەمریکا ببینین بۆ هێنانەدی ئاشتی و یەکسانی لە هەرێمەکەدا. من لە پێشدا ڕێزم هەبوو بۆی وەکو پیاوێک ئێستا من نەئۆمێد بوومە. بەڵام ئەتوانم یەک شت بڵێم کە ڕێبازی ئەمریکا هەرگیز ناگۆڕێ. بەڵام تۆماس فالاشێک دەڵێت. بە دڵنیاییەوە تا ڕادەیەک ئەمە ئەرکێکی مەحاڵ بوو. ئێمە چاوەڕوانی ئەژگار زۆرمان لە ئۆباما دەکرد بەڵام ئەو هێشتا هەر ناتوانێت کارەکان بە ئەنجام بگەێنێت. لە کاتێکدا جەختکردنی سەرۆک بۆ سەر دیبلۆماسیەت دەستخۆشی لێکراوە زۆربەی خەڵکی ئەنجامیان دەوێت. لە ساڵی داهاتووشدا هەموو چاوەکان لەسەر سەرۆک باراک ئۆباما دەمێنێتەوە لەو دەمەی خەڵقی لە سەرانسەری جیهاندا ئومێد بۆ گۆڕانکاری دەخوازن.